لدروي همو سيستميكي بانكي روشانه لهريمي كردستانوا 65 حتى 80 مليون دولار حتى 100 مليون دولار أروات دروا وأروا بوسيوات هموي لدروي سيستمي بانكية لدروي سيستمي بانكي چي واتا مولاتي بانكي مركزي نية مولاتي هیچ بانكي فرميت نية بلغنامه پیشکش ناكي كتو امد بو بازرگانية وكالاين ئەمەی لە کوردستان هەیە و هەبووە و بەردەوامە لە هیچ کوێی دنیا نییە. من ئێستا ئەتوانم لە 1 دقە زیاتر نە 1 دقە بەبێ ئەوەی پێم بڵێن بۆ کێ چۆنە چییە 10 ملیۆن دۆلار بەر بە تورکیا لە تورکیاوە بۆ ئیمارات لە ئیماراتەوە بۆ ئێران ڕۆژانە کە 80 بۆ 100 ملیۆن دۆلار بەم فۆرمە ڕوا بۆ 3 وڵاتە تورکیا ئیمارات ئێران بەم عەمەلیە ڕوا کە ئێستا باسیەکەم. طبعا ما بشكي زوري هي جنوبه بو نمونه كابراكي ناي محمد حموديه روش هبوه 10 مليون دولار حتى 60 مليون دولاري لجنوبه هنا بو هولير وسليماني وليرو بو تركيا وعمليه شلون الروا ليرو بسياره الروا طبعا هر دفتري ده دولار وري كيلو ليره تيبري اتشيت الشرناخ للشرناخ هو بتاريخ تشيت اسطنبول بوي تاوكو حوالات نكري بقانوني بەڕێگەی سیستەمی بانکی نەکرێ بۆ ئەوانەی بە حەقیقی بازرگانیەکەن کاڵایەنن مەوادێنن جلوبەرگێنن دیکۆمێنتەکە تەقدیم نەکا ڕێگە لە دەرەوەی پارە ناگی ئەگەر نا ئێستا ئەمڕۆ بەیانی دوو بەیانی چەندێ پارەتەوە توانی ببێت دەرەوە بۆ کوێ ئەدەوێت کەسیش پێت ناڵێ ئەمە لە دەرەوەی هەموو سیستەمێکی بانکیە لە دنیا داواکاری ئێمە ئەوە بووە چ لە حکومەتی هەرێم چ لە ئەمە بە سیستەم بکرێت کێ بازرگانە دیکۆمێنتی حەقیقی تەقدیمکە بۆ کە نەکو ساختەکانی وەکو ئەوی پێشوو کەوتمان پارەی مانگی پێشووی نەوت گەڕاوەتەوە داهاتی سلێمانی 86 ملیار بووە بە هەولێر و دۆکەوە داهاتی ناوخۆشە کاتە 270 ملیار طبعا مانگی پێشوو هەرێمی کوردستان ئەوەی کە بە کەشتی باری کردووە 11 ملیۆن و 825 هەزار بەرمیل نەوتی فرۆشتووە ئەوەی جێی سەرنجە لای من و زانیاریەکان بە من گەشتۆتەوە بە ناقص 20 دۆلار برێند فرۆشتوویەتی ولا دوای 20 دۆلار کەواتە 82 دۆلار بۆ برێن ئەم بە 60 فرۆشتوێتی لە 60ەکەش 56 ئیستیحقاتی شەریکاتە 322 دۆلار ماوەتەوە لەگەڵ 270 ملیار پارەی هاوپەیمانن بەڵام بەداخەوە بینی هەتاوەکو 28 مانگ موچە دوا ئەخرێ ئەوەی کە هەیە لەم سوورامەوێ بڵێم چی ئەگەر هەرێمی کوردستان و عێراق ڕێک نەکەون لەسەر دۆسەی نەوت زەختەکان و دادگاکان زیادکە ئەم ناقص 20 دۆلارە ئەبێ بە 25 و 27 دۆلار واتە هەتا زەختی دادگایی زیادکە نەوتی کوردستان بە هەرزار پێشتر 11 دۆلار بوو یەک دوومانی پێشووتر هاو بۆ 18 دوای بوو بە 19 دۆلار ئەمانە بووە بە 20 دۆلار کەمتر لە برێت بۆیە گرنگە یەکەم پەیامەکەم دوو خاڵە خێرا بکرێت لە دابەشکردنی موچە دووەمیان ئەوەیە کە ئەگەر لەگەڵ عێراقا ڕێ نەکەون دڵنیا بن ئەمە قسەی من نییە قسەی خەڵکی بیانیە کە بینیومە ئەڵێ هەرێمی کوردستان ئێستا ڕێ نەکەوێت 3-4 ساڵی ئایندە تووشی مەزەقێکی زۆر گەورەیە بێت چونکە نەوتی